خاوەن بڕوایانی ئاینی هیندوس ئاهەنگی گانگا بۆجا دەگێڕن کە بە گانگا دووسێراژ ناسراوە لە شارە ڕۆژهەڵاتەکە لە کۆکانە کە هێدی ئەو شوێنانەی گیراونەتەبەر بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا کەمتر بوونەتەوە. ئەم ئاهەنگە بۆ هیندوزەکان دەکەوێتە ڕۆژێکی هەرە پیرۆزی ڕۆژژمێری هیندوزەکانەوە. لە تەواوی وڵاتەکەدا ئاهەنگ ساز دەکرێت بۆ خواوەندی گانگا. کەسە ئاینەکان ڕێز لە ماگانگا دەگرن و دەیپەرستن. هیندوزەکان لەم مانگەدا لە تەواوی وڵاتەکەدا بۆ ماوەی 10 ڕۆژ ئاهەنگ ساز دەکەن. بەپێی بیر و باوەڕی ئەوان ئەگەر پەرستار لە تەواوی ئەو 10 ڕۆژە پێش گانگا دۆسێرا بچنە ناو ئاوی ڕووبارەکەوە ئەوە لە 10 جۆری گوناح پاک دەبنەوە. بۆ ماوەی 10 ڕۆژ ئەم ئاهەنگە بەردەوام دەبێت. خەڵکەکە بە پۆشاکی نوێ و خشل و زێڕەوە خۆیان دەڕازێننەوە. زیاتر لەو ویلایەت و شارانە ئاهەنگ ساز دەکرێت کە سەرچاوەی ئاویان دەگەڕێتەوە سەر ڕووباری گەنگا، وەک ویلایەتەکانی ئوتار پرادێش و بەنگالی ڕۆژئاوا و بیهار.